دەستگای میدیای کورسات فیلمێکی دۆکۆمنتاری بە ناوی کۆنسێرتی عەدنان کەریم لە هۆڵەندا بەرەمهێنا. ژیار فایق کاری دەرهێنانی بۆ ئەم فیلمە دۆکۆمنتاریە کردووە. لەو بارەوە ژیار فایق زانیاری زیاتر دەربارەی فیلمەکە دەدات. بیرۆکەی ئەم کارە پێشتر لەگەڵ مامۆستا عەدنان کەریمە لە وڵاتی ئێران چەند کۆنسێرتێکی کرد ساڵی 2016 من لەگەڵیان ڕۆیشتم وەکو دەرهێنەر و وێنەگر. کارەکەمان ئەنجامدا کۆنسێرتەکە دوای هاتینەوە کردمان بە فیلمێکی دۆکۆمنتاری زۆر جوان بوو، زۆر سەرکەوتوو بوو. ئەم جارەش مامۆستا عەدنان چۆ وڵاتی هۆڵەندا کۆنسێرتێ ئەنجام بە پێمان باش بوو هەم دیسان بیکەینەوە بە فیلمێکی دۆکۆمنتاری، هەم ئەرشیفێک بۆ مامۆستا عەدنان، هەم بۆ کەناڵی کورسات کە ئەرکەکە کردە سەرشانی خۆی. ئەوەمان پێ باش بوو کە بچینە وڵاتی هۆڵەندا لەوێ فیلمەکەی لێ دروستکەین. خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دووگۆی سەرێ بەمۆر، خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دووگۆی سەرێ بەمۆر، مات و حەیرانێ کارات کەی هەناری فیلمەکە لە چەند بەشێک پێک هاتووە. پێش وەخت جمهورەکەمان مقابلە کرد، کەسەکان مقابلە کرد، چەند خۆشحاڵی چەند ساڵە لە ئەوروپا ژیت. ئێستا مامۆستا عەدنان کەریم هاتووەتە ئێرە کۆنسێرتێک بە لایڤ بەڕاستە و خۆ لەگەڵ ئێوە ئەنجامیە. چەند خۆشحاڵن بۆ شتە کەسەکان هەمویان زۆر خۆشحاڵ بوون. زۆر کەسە بوو لە وڵاتی بەریتانیاوە هاتبوو، زۆر کەس لە ئەڵمانیاوە هاتبوو، بۆ هۆڵندا زۆر کەسی تر لە شاری دوورترەوە هاتبوو. ئیتر خەڵکەکانمان مقابلە کرد، خەڵکەکان لە دوای کۆنسێرتەکە مقابلەمان کردو کە چەند خۆشحاڵن. تەمریناتمان هەمووی تەسویر کردووە، ڤیدیۆ کردووە. کەسەکان لە هۆڵندا ئیتر مامۆستا عەدنان وان خۆیان لە فیلمەکە ئایبینن کە خۆیان قساکەن چەند باش بەڕێوە چوو سەرکەوتوانە بە خۆشحاڵیەوە بە هاوکارانم ئیشێکی زۆر باش دروست بوو. بەڕاستی جێ ڕێزە ستافێکی زۆر باش هاوڕێیان لە وڵاتی هۆڵندا، کاک ڕێبەر، ئاراز، کاک سەنگەر، کاک ئالان هاوکارێکی زۆر زۆر باشی من بوون. بەڕاستی یعنی هەموو وێنەگر هەموو یعنی چکە خۆیان لە وڵاتی هۆڵندا ژین زۆر زۆر هاوکارم بوون لە هاتوچۆ و ئەشیا و هەموو شتەکانە زۆر زۆر باش بەڕێوە چوو. لێرەش خۆشحاڵانە کاکارزان حسێن ئەو کاری ئیدیتی بۆ کردووە و زۆر سپاس بۆ هەموولایە. لەو ڕۆژەوە دووری لە من سەیلی دیدەم وا بەخوردێ هەر وەکو سیروانە بوو. ئەی نیگاری نازەنین لەو ڕۆژەوە دووری لە من سەیلی دیدەم وا بەخوردێ هەر وەکو سیروانە بوو. سەیلی دیدەم وا بەخوردێ هەر وەکو سیروانە بوو. کارەکە ئێستا لە ئیدیتیش تەواو بوو، هەموو کارەکە تەواو بوو بە خۆشحاڵی و ئەمڕۆ 12 کارەکە شەو سەعات 9 شەو بە کاتی کوردستان لە کەناڵی کورساتی عەزیزدا ئامۆزێ. هیوادارم بینەر بن و ئیشێکی باشمان کرد بێ. ئەیامی من بەگوێ و دوور بەرانازدارە ڕاناگە، نەسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕاناگە. گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمە لە کورتیدا تەمەن وا دیارە بەو دیدارە ڕاناگە. بیکە بەخاتر زەردەکەی خۆراوە، بیکە بەخاتر زەردەکەی خۆراوە، سەرێ بێنە دەرێ وەی لە توێی کەژاوە، سەرێ بێنە دەرێ وەی لە توێی کەژاوە. یاران لە جەرگم ئاخ یاران لە جەرگم تیری شەمم شەو ئەی دلارە جەرگم بەو تیرەکەی